وزیر درve امریکی تاوان داعش وکا جنوساید بناف دکا. داعش 22 صدی جه اردی وی گرتی جه دست داد. و لهرما کردستان عراقی آماده کاری جبو شاهی نوروز تنکریم. بگیم دم خوش جارکدی بخیر هاتن تماشا کرنا کرد کانکشن. کورد کۆنەکشن هەموو ڕۆژانێکی هەینی و سێشەموان لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە دەکرێت و لە کەناڵی NRTەوە ڕاستەوخۆ پەخش دەکرێت. ناساندنی دۆسەی ژەنۆساید لەلایەن دەوڵەتی ئیسلامیەوە دەستپێکی کورد کۆنەکشنی ئەمڕۆمانە. جان کەری وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕای دەگەیەنێت ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی بەرپرسە لە ژەنۆسایدکردنی کەمایەتیەکان لە عێراق و لە سووریاشدا. مستەفا هاجەر زانیاری زیاتری لەلایە. ساڵ و نیوان پشتی ئێرشن داعش لەسەر کێمانیان لە عێراق و سووریێ وەزیری دەرvê ئەمریکی bi ruhnî dibêje karên Daişê genocide. My purpose in appearing before you today. مەبەستا من ئەوە ku bi avayek vekirî bêjim bi dîtina min Daeş berpirsiyarê jenosîda grûpên bin kontrola wan de wekî Yezîdiyan, Kristyanan û Mislimanên Şîî ye. Daeş bi îlankirina xwe, bi fikr û ramanên xwe, bi gotin û baweriyên xwe û bi kiryarên xwe berpirsiyarê qirkirinê ye. Ev daxuyaniya kenî çend rojan bû piştî civata nûnerê nî Kongresê Emrîkî biryarek pejrandin tê de tawanên Daeş bi genosaydê tê navkirin. Bawerî ev e ku ev gavên Kongresê û Wezareta Dervê Emrîkî welatên din ji tejwîk bikin bû gavên bi virê bavîn. Endamekî Parlemana Kennedy ji dengê Amerîka re got em piştîvanî didin biryara Kerî. Dema em li bedkariyên Daişê binêrîn gelek rûne ku bi şêwekê sîstematîk wê grûpên ûlî, Kristyan û kêmaniyên dî kirine armanc. Ev ce ez gel wezîr Kerî hevbîrim ku ew astê tundî û xînriştinê û tawanên Daişê gihane astê tawana genûsaydê. Gelo bersiva Iraqiyan yê çi be bo van biryaran? Endamekî Parlemena Iraqê dibêje ev bar li ser hikûmeta Iraqê ye. Mafê Zidye, mafê Mesîheke ke hewlatiyet Iraqê ne hikûmeta Iraqê ke netwaniye biparêzît ev xelkê tûşevê karî satî biye heddê eqel qurbanî biketeve belam destgirê divê merhelê de hikûmeta Iraq dijît ez ê muşkîleka aborî da belam ew mafe dimînteve ya xelkê me li ser hikûmeta Bexdadê bê ew qerebû biketeve ببي قربوها كأو برازيبن وبتحديدش ما تش يعني عندك شيء ياسايش يعني تبزاني خلك الشنغالي حتى استمافني هر وقت الرجيم تشيطاني كمافني مخاني خصنا بخقيت افتش كيشيت ياسايش تبي Kerî di daxuyaniya xwe de diyar kir ku navdana vê komkujiyê gelek giring e. Çavdarên siyasî jî dibêjin biryara Kerî dikare guhurtinan di şerê dijî Daişê de û li ser jiyana kêmaniya jî çêkin. Mustafa Acar, Dengê Amerîka. وكمالا دولة إسلامي داعش دفرن فرح جدس ددتن هفدمي سردانا وزير الدر و يي بريطاني جبو هريمي وراقهاندنا سيستمي فيدرالي دفرن كردان لسوريا خالد فتاح وبتر زانياري زیدبونا سنگی و گواشا لشکری بسر چکدارین دولتا اسلامیا داعش لسوریا و عراق 22 صده جعرد جبری پازده مه کنترول کرین جدزدان. وزیر براوانیا امریکا دگل کار بدستن بلندن پنتاگون لبردم کمیتا براوانیا جواتا سناتورین امریکا چندین رونی خسنه سر استراتیجیا امریکا دشار دجی تیرور لسوریا و عراقه. وکو رقا از دمکی بو کنترول کرنا موصل دیار ناکم لی از دخوازم پشت راز بکم کو اپراسیونا موصل و زحمت به جبر هجمارا خلکی و شیان دجمنی. استراتیجیا امریکا ولاتن روشاوا پشگیری کرنا هزن خوجهیه به چک و راهنان و هرشن آسمانی بوجناف برنا تروریزمه و هزن پشمرگن کردستان و شروان کرد رولکی برچاف دبرخودان دیجی ترور داعش دبینن. زور رونو آشکرایه شر دجی داعش یه برف سرکفتن دچید کو بشک آمزن به قارمانی او پیگیری هزن پشمرگه اوین رولکا برچاف ده شر داعش داده بینن. هبونا چکدارین داعش لسر تخیبا هرما کردستان گفه بسر آرامیا هرمه. و تا داعش لموصل اشتیک نشکه تمنا توین بلند داعش توش شکسته کی توابوا. برای پشمرگه روله کی گرینگ ابینی لرزگارتدنی موصل بلام لاموی گرینگ تروی پیشی رزگارتدنی موصل ابیامول آنکان رک کون لسر چونیتی داره کردنی موصل دوای رزگار کرده.
هەرجی دەستپێکا ساڵا 2015 هێرشên ئاسمانیên hevalbendiya ئەمریکا و رووسیا li Sûriya û Iraqê berew zêdebûnê ve diçit. Operasyonên Kurda li Herêma Kurdistanê û rûj ava dijî çekdarên Daişê destkeftiyên siyasî bi xwe vegertin. Li demê opozisyona Sûrî danûstandinên aştiyê digel hikûmeta Sûriya li Cinêv pêk tînet. Rojava sîstemê federalîzm bû deverên li jêr desthelata xwe ragihandin ku hevserûkê PYD di hevpeyvînekê da digel Jiyar Mihemed, peyamnêra dengê Amerîka, ragihandinê bi mafê xelkê deverê dibîne. Rojava bûye heqîqeteke. Kes nikane xwe ser Rojava re çêbike. Rojava tiştekî hindirîne ê Sûrî, têkilê xwe Sûrî re heye, têkilê xwe bi beşê civakê re heye. Pêşveçûnên siyasî hevdemin digel daxwaz û hewlên civaka nêvnetewî bû yekrêziya aliyên dijî tîrora Daişê. Lê yaron û aşkira şêwaza paşaroja siyasî ya Rojhilata Navîn heta niha bi aşkirayî xuya nakir. Xalid Fettah, Dengê Amerîka. Gelo ev pêşhatên hûn di raportan de dibîsin û dibînin çi wata heye. Çima pirsa demezrandina dewleta Kurdî neketiye nav ecenda siyasiya Kurdan de ev li gora baweriya Dr. Kirmanc gundî profesor li Zankoya Tennessee State ku berî çend rojan lêre li Washington bû em niha jî Dr. Kirmanc mêvanî bernamê dikin ji bo kuşmara bêje çima. Berî wêna Diktor ev me çend rapor dîtin ew jî li ser rewşa herêmê bi taybet jî mesela ku Wezareta Derve Amerîkî Wezîrê Derve radgehîne ku karên Daeş dijî kêmaniyan jenosayda berîhingî jî kongresê jî ev gotibû. Ev çi watayê dide? Ev tu çawa têgihiştina te çi ye bo vêna? Gotina kêrî li ser soqlê siyasî sengîniya siyasî mewdayekî berster degirîte xwe ki Amerîka li ser asî Wezaretê Xarîcî bêtin bêjîtin ku ئەوەی داعش کردە جینۆسایدا هەلبەتە ئەو شتە نوێ نییە چونکە بەری هەنگینێ خەڵک لە ناوچە لە منتیقا و ئەوانەی لە نێزیک شاهیدی زوڵم و خوێنڕێژی وەحشیگەری داعش بوون ئەو کارەی ئەوان کردیان بە تەواوی ئەو مانا و تەفسیرانە یەسا ئاستی جیهانی ونەتەوە یەکگرتوەکان ببوورە جینۆساید بوو بەڵام خودی ئەوەی کە ئێستا کە ئەمریکا لەسەر ئاستی وەزیری خارجی بێتە دەرێ بڵێتن ئەوەی داعش دەکاتن کردیتی جینۆسایدا ئەو مانایە دەگەینیتن ئێستا کە ئەمریکا لە مەرامبەر داعش جددیتر بیتن لەوەی کە حتا ئێستا کە گلەیی هەمیشە لە ئەمریکایە کرایە وەکو پێویستەوە ڕوبەڕووی داعش نەبوویتەوە ڕاستە کوردستانی پاراستیە لە دەستی داعش بەڵام لە دەرەوەی سنووری کوردستانی داعش وەکو دەستێکی ئازاتری هەبووە ئەی خەڵکە قوربانیەکانی داعش خەڵکە قوربانیەکانی داعش ئەوە تا بە هەزارانیان کە بە سەدان هەزارانیان لێ کوژرایە بە سەدان هەزارانی دیکە ئەوە تا ئاوارەی جیهانێ بووینە ئەو شتانە هیچ مانایەکی نەبوو لەسەر ئاستی سیاسی لە ئەوروپا و لە ئەمریکایە تەنیا ئەوە بوو لایەنی مرۆیینی لە نەزەر دەگیرا کە پەنایان پێ بدەن و بیان حەوێنەوە بەڵام ئێستا کە دێتە دەرێ ئەو قسەیە دەکاتن و دوایی خۆکشانەوەی رووسیاش لە سووریا ئەوەش بۆ خۆی مانایەک دەگەینیتن کە ئەوانە ئەو پلانەی پێویست بووە لەبارەی سووریا و ڕۆژهەڵات بەگشتی دابنرێتن گەیشتونەتە ئەو قەناعەتە دوای ڕاگەیاندنی دەوڵەتی فێدرالی کوردی لە باکووری سووریایە ئەوانە هەمووی بەیەکەوە بەستراونە شتایەکە نییە هەریەکە لەلایەکەوە شتەکە کرابیتن بەبێ ئاگاداری ئەم پێم وایە تەواوی ئەوەی کێشانەوەی رووسیایی ڕاگەیاندنی حکوومەتی فێدرالی هاتنی کێری بەو قسەی لە بەرامبەر داعش دەکاتن هەمووی لە بەرنامەی ئەو بەرنمەیە ئەمریکا ئەوروپا رووسیا هەیەە لە بۆ ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دکتۆر تو باسی ئەوەی سیستەمی فدرالیت کرد لە هەرێمەکانی کوردی لە ڕۆژئاوا لە سووریا ئەمە سووروەرگرتن لە نمونەی هەرێمی کوردستانی عێراق و ئایا ئەتوانێت لە سووریا ئەم نمونەیە بەردەوامی پێ بدرێت بۆ خۆی هەتا ئێستا گەرێت و تەماشا بکەی ئەوەی لە باشوور هەیە وەکو لەسکە لە ساڵی 2023 زیاتر مەودای وەرگرت و بووە واقعاکی سەر ئەرز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو هەڵسەنگێنی لەگەڵ کانتۆنەکانی
وڵات کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستانێ و بەو پێکاتە دیمۆگرافیەی هەردوو بەش هەیەە لەوەی کە کورد تەنیا پێکهاتە نیە لەو ناوچانە دەژیت. دکتۆر ئێمە وێنەکانی جناب دەبین لە ئینستیتوی وۆرد پۆلیتیکس لێرە لە واشتن پێش چەند ڕۆژێک لەوێ سیمینارێکت هەبوو ئەوە برادران نیشانیاندا لەوێ باسی ئەوەت کرد کە هێشتا بابەتی دامەزراندنی دەوڵەتی کوردی نەکەوتوتە ناو ئەجندای سیاسی کورددا بۆ وەختێک دەڵێن ئەجەندا یعنی بەرنامە یعنی استراتیژ ڕاستە لەسا بە جۆری شەفاهی دێن قسەی لەسەر دەکەن و هەتا ئێستا کە چەند جارێک سەرۆکی پارتی کاک مەسعود ڕێزدار کاک مەسعود بارزانی هاتیتە دەرێ گوتوویەتی سربەخۆی کوردستانی ڕادەگەێنم بەڵام ئەوە کاری یەک کەس و یەک حیزب نییە ئەوە بەرنامەکی استراتیژی نیشتیمانی نەتەوایەتی دەوێتن خودی هەرێم بەشی باشووری کوردستان هەتا ئێستا کە وەکو یەک بیر ناکاتەوە لەبارەی ڕاگەیاندنی سربەخۆی کوردستانێ چونکە لە وەختێک سەرۆکی پارتی گوتوویەتی سربەخۆی کوردستانی ڕادەگەێنم حزب گەلێکی دیکە هاتوونە دەرێ گوتویانە ئێمە ئامادەیمان نییە و ئەگەرەوە بێ ئێمە لەگە عێراق دەمێن باشە بۆ ئەم بابەتە نەتەوەییە گرنگە بکری بە بابەتێکی کەسایەتی و حزبی خۆی غەڵەتەکە لێرەیە خەتایەکە لێرەیە کە حزبێک یا سەرۆکی حزبێک دێتە دەرێ و ئەو بەناوی بەو دروشمە قسە دەکاتن بەبێ ئەوەی لەگەڵ لایەنەکانی دیکەی کوردستانی دانیشت بیتن لەو بەشەی کوردستانی بە تایبەتی و لەسەر ئاستی کوردستانە مەزن چونکە ئەوە مەرامنامەکی نەتەوایەتیە ناکرێتن یەک حزب و یەک کەس بێتە دەرێ بەناوی ئەوەی بڵێتن ئەمن سربەخۆی کوردستانی ڕادەگەێنم سربەخۆی کوردستانی پاشان کۆمەڵێک مەرج هەیە تۆ دەبێت پێشتری ئەو مەرجانە ئەدا بکەی دوایی بێ قسە لە سربەخۆی کوردستانی بکەیت یەک لەوانە ئەتۆ ژێرخانی ئابووریت نییە کوردستان کە سربەخۆی کوردستانی ڕادەگەێنی چۆن دەتوانی ئەو وڵاتە لە سەرپێی ڕابوەستیتن لە بواری یەکێتی نەتەوایەتی وەکو سایکۆلۆژی نەتەوایەتی نیشتیمانی دابەشە لە خەتی حیزبەکان لەو بەشەی کوردستانی لەلایەکی دیکە ئەو بەشەی پارتی حکمی لێ دەکاتن بە جۆرێکی وا تەسلیمی تورکیایە کرایە کە تورکیا ئێستا کۆنتترۆلی تەواوی جومگەکانی بەشی باشووری کردیە و تورکیا لەو چەساندنەوە زوڵمەی لە خەڵکی کوردستانی دەکاتن لە باکوور و ئەو دژایەتیەی لەگەڵ ڕۆژئاوا دەکاتن دژایەتیەکە شەڕێکە لە دژی باشوور دەیکاتن ئەوانە دەبێ ئەو مەرجانە بەجی بێنن بە تایبەتیش لە هەمووی گرنگتر سەرۆکی پارتی لە سەروی هەمویان چونکە ئەو زیاتر قسە لە سەربەخۆی کوردستانی دەکاتن دەبی وەبیری بێنرێتەوە کە ئەتۆ لە پلەی یەکەم دەبێ سیاسەتەکەت هەبێتن ساسەتێکی سربەخۆیی بە تایبەتی لە بەرامبەر وڵاتانی دەوروبەر و بتانی لە بەرامبەر تورکایە بە تایبەتی ڕابوەستی کە ئەگەر سبحینێ تورکیا یا ئێران یا وڵاتێکی دیکە دژایەتی مەرامنامەی ڕاگەیاندنی سربەخۆی کوردستانێشی کرد ئەتو بتوانانی لە سەر ڕابوەست دکتۆر بە کورتی ئەگەر ئەم دەوڵەتە بوو بە ئەمری واقع بەهۆی شەڕی داعش و بەهۆی وڵاتی دوو وڵاتی وەکو بڵی ڕووخا وەکو عێراق و سووریا چی دەبێت بەخۆی ئێستا کە ئەمری واقعە ئەو دیفاکتۆی کوردستانی لە هەردوو بەشی بندستی سووریا و بندستی عێراقی بۆتە ئەمری واقع بەڵام ئەوە لەسەر ئاستی جیهانی و ڕووداوەکانی ناوچە ئەو شتیان کردیتە ئەمری واقع بەڵام هەتا ئێستا وەکو دیار وەکو دەردەکەویتن لە سیاسەتی لە ناوڕەهەند و چوارچێوەی سیاسەتی نیشتیمانی کورد ئەو ئامادەیەی نییە سوود لەو ڕووداوانە وەربگریتن ئاماژەت بەوە کرد ئەو بەشەی وەختمان نەما داوای بودنەکەم ئەوە برادران دەڵانە دانەوێ وتیێژەکەمان کۆتایی بین چکە وەختەکەمان نەما با ڕاپۆرتی ترمان هەیە زۆرم پێخۆش بە میوانی دەگی ئەمریکای و زیاتر قسە دەکەین بە تایبەت لە بەرنامەکانی رادیۆدا هەردوای ئەم بەرنامەیە جناب دەسرم بابەتە نەقسەنە دەکەین و لە داهاتوودا شەر قسە دەکەین دکتۆر کەماڵی مامۆستا لە زانکۆی تەنسی ستیت میوانی کورد کۆنەکشن بوو.
NRT, Kurdistan's #1 news channel. لزانكويا جون هوبكنز لواشنطن وبهافكاري ديجل نونراتيا حكومة هريمة كردستاني بيروريا 28 سالية إريشا كيميائي لسر باجار هلبجة هات جيران آسو جبار لبيروريا بو أفرابورت آماده كريا کارەساتی هەڵەبجە تەنها کیمابارانکردنی شارێکیان ناوچەیەکی شارستانی نەبوو بەڵکە کۆمەڵکوژێکی بەرنامە بۆ داڕژاوی قڕکردن و کاولکاری بوو. ناوەمێکی کۆلار یەکێک لە سەرپەرشتیارەکانی ناوەندی مۆزەخانەی هۆلۆکۆست لە ئەمریکا جینۆسایدی یەزیدیەکان و هەڵەبجە و سەرجەم جینۆسایدەکانی دیکەی بەستەوە بە یەکەوە. لەو باوەڕەدام ئەوەی گرنگە باسکردنی ڕزگاربووەکان و قوربانیەکانە کە هەموو ئەمانە لە ڕووی تاوانەوە زۆر جێی بایەخ و ئاگادارکردنەوەیەکی بەهێزە بۆ لە ناوبردننی کۆمەلگاکانیان لەبەرەوە گرنگ نییە تۆ جوولەکە بیت یا کورد یان ڕەواندایی یان ئەوڕۆکە ئێزیدی بیت هەمومان لە بەسەرهاتێکی دیاردا هاوبەشین. بە پێی ڕاوبۆچوونی شارەزایەن ژەهراویکردنی مرۆڤ و کۆمەڵکوژی کردەگەلێکی هێند دڕندانە و وەحشیگەرانەیە کە تەنها مەبەستەی قڕکردنی مرۆڤەکان نییە بەڵکە تێکشکاندن و خاپۆرکردنی شارستانیەت و کۆمەڵگەیەک و ژیان و دەروون و ڕۆحی مرۆڤەکانە. یاریڤان سەعید وەک شایەت حاڵێکی کیمیابارانەکەی هەڵەبجە کە ئەو ساتەوەختە تەمەنی 8 ساڵان بووە بەدڵێکی پڕ و چاوانی پڕگریانەوە باسی ساتەوەختی ئەو کارە ساتە گەورەی دەکرد بۆ ئامادەبووان. 16 بۆ هەموو هەڵەبجێ بۆ کورد بەعام بە شێوەیەکی گەشتی تایبەتە بەڵام لە هەمان کاریشە ڕۆژێکی ینی زۆر سەختە زۆر ناخۆشە کاتێکە بیرەکەیتەوە لەو ڕووداوە ناخۆشانەی کە 24 ساڵ لەمە پێش ڕوویاوە ئەمە هەموو ساڵی خەڵکی هەڵەبجە لە ڕووی سایکۆلۆجیەوە بەناو ئەو مینەتی و بەناو هەموو ئازار و ئەو هەموو کارە ساتێکە بە سەریان نەهاتووە ینی ئەڕۆنەوە ساڵانە. سەرجەم کردەوە کۆمەڵکوژیەکان بە ئەندازەیەک هەوڵێکە بۆ سڕینەوەی شوناس و بەرپاکردنی کردەگەلی تۆقاندن تا دوایمین ترۆپکی مەرگخوازی کە تەنها ناچێتە ناو مێژووە بەڵکە لە ناو ڕۆح و دەرونی مرۆڤایەتیدا هەردەمێنێتەوە. گابرێل مایرۆن پارێزەری مافەکانی مرۆڤ و داکۆکیکار لە قوربانیانی تیرۆر و جینۆساید ڕای وایە کارەساتی هەڵەبجە کۆتایی نەهاتووە. Well, you know, hopeful on the one hand and heartbroken on the other. لەلایەک من بە ئومێدم و لەلایەکی دیکەش دڵگرانم. من هەر بە 2 مانگجارێک سەردانی هەڵەبجە دەکەم و دەبمە نوێنەری 3000 خانەوادە و 900 کەیس ئەوانەی کە بەهۆی چەکی کیمیاییەوە دەناڵێن و گیان لەدەست دەدەن. هێشتا کاریگەری چەکی کیمیایی بە تایبەت غازی خەردەل هەرماوە و ژینگە پیس دەکات. بۆیان دەرکەوت کە زۆر مەترسیدارە. پەلەوەڕیان بردە ناو ئەو ژێرزەمینە یەکسەر مرد بەهۆی گازی خەرزەلەوە. خەڵکانێکی زۆر هەن چارەسەری پزیشکیان بۆ دابین ناکرێت ئەمە چیرۆکێکی دڵتەزیێنی هەڵەبجەیە. بەیان سامی نوێنەری حکومەت یاریەم لە ئەمریکا هەوڵەکان بە هەند وەردەگرێت. بەڕاستی جێگای خۆشحاڵی بوو کە چەند مەسئولی باڵا لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەشدار بوون ئەمڕۆ چەند بەرپرسی کۆنگرس لێرە بوون نوێنەرانی think تانکەکانیش لێرە بوون سەحوفی لێرە بوون یعنی ئەو پەیامەی کە هەمان بوو گەیشتە شوێنی خۆی. ئەو کارەسات و کۆمەڵکوژیانی کە بەسەر کووردا هاتوون پێکرا زۆر گەورەترن لە هاودەنگی و هاوخەمی و بەجیهانیکردنی پرسەکاندا تا هەوڵی زیاتر بدرێت بۆ بەرپاکردنی هەڵمەتی شارستانی بۆ کۆمەڵکوژی دژی کورد و کەمایەتی ئاینونەتەوەیەکان وەک هۆلۆکۆس دەچێتە قۆناغێکی جددیترەوە. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا. هاوکاتی پێنجەمین ساڵیادی قەیرانی سووریا ڕێکخراوە فریاگوزاری و کۆمەکارەکان تاوتوێی ئاڵۆزی ڕەوشی مرۆڤایەتی دەکەن لە سووریادا وەک سەڵاحی پیرۆتیش لە راپۆرتەکەیدا باسی دەکا ئەم ڕێکخراوانە ڕێوشۆنیان هەن سەبارەت بەوەی چۆن کۆمەلگای نێونەتەوەیی دەتوانێت پشتیوانی لەو خەڵکە سڤیلیە بکەن کە شەڕ کاریگەری نەرێنی تێکردوون. ئاژانسی ناسراو بە ڕوانگەی جیهانی بۆ وەڵامدانەوە بە قەیرانی سووریا لە راپۆرتی نوێیدا ئاماژە دەکات کە لە ساڵی 2015 زاینیدا توانیویانی یارمەتی بە 1,100,000 کەس بکەن کە زیاتر لە 630,000 کەسی منداڵن. بەڵام دۆخی دەستڕاگەیشتن بە پناخوازان و کەسانی بێت دەرەتان لە پلەیەکی گەلێک بە گرفتدایە و ناوچەی دەستڕاگەیشتن بۆ گەیاندنی یارمەتیەکانی مرۆڤایەتی هەروە دێ بچووکتر دەبێتەوە وەک بەڕێوەبەری ئەو ئاژانسە باسی دەکات. There's no safe place left to go.
هیچ جێگایەک نەماوە بچی بۆیە ئەو ناوچانەی خەڵک پەنای بۆ دەبن بچووکتر و بچووکتر دەبنەوە بەڵام ئەو ناوچانەی لێنەوەن ئەو شوێنان هەڵکەوتون هەروە گەورەتر دەبنەوە و ئێمە لێرەدا سەبارەت بە پیاوان ژنان منداڵان و بە ساڵادا چوان دەدوین. هەر لە بەشی وڵامدانەوە بە قەیرانی سووریا کارجێڕی ئەو بەشە کۆمەڵە پێشنیازێکی هەیە بۆ ئەوەی مسۆگەری بکەن کە ئەو کەسانی پێویستیان بە یارمەتیە بتوانن کۆمەجیا بکەن وەک خانمی فرانسیس چارلز لێرەدا ڕووی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. ئێمە دەبێت داوا بکەین کە هەموو لایەن و هەریەک لە ئەو وڵاتانەی کاریان لەگەڵ دەکەین بەڵێندار بە قانونی نێونەتەوەی سەبارەت بە مرۆڤاتی بن و مسۆگەری بکەین کە ئاکامی نالەبار نێتە دی. هەروەها دڵنیابین کە شێوازێک بۆ دانی یارمەتی لە گۆڕەدا بێت کە ئەوانەی پارەبەخشن بەڵێندار بە بەڵێنی خۆیان بن. یەکێک لە وڵاتانی کە دەتوانێت لەدانی یارمەتی بە پەناخوازان نەخشیە بێ حکوومەتی تورکیایە چونکە هاوسنووری سووریایە و هێزەکانی کورد لە سووریاش دەگرێتەوە وەک خانمی ئێرن لە ڕێکخراوەکانی ناحکوومەتی پێشنیار دەکات کە زیاتر لە 52 ڕێکخراوی نێونەتەوەیی بۆ یارمەتیەکانی مرۆڤایەتی بە سووریا لە خۆیدا کۆ کردوێتەوە. کارکردن لەگەڵ دەسەڵاتدارانی تورکیا بۆ ئەوەی بە فەرمی هاوکاری خۆیان بۆ دەستڕاگەیشتن بە سنووری تورکیا زیاتر بکەن واتە ئەو شوێنەی ئێستا لە باکووری سووریا لە کۆنتترۆلی کورداندایە و هەروها بەشداریکردنی هاوپەیمانانی کورد بۆ ئەوەی دەستەبەری پاراستنی ئەو شوێنانە بکەن کە یارمەتی مرۆڤایەتی بە هەرێمی ئەواندا تێپەڕ دەبێت. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کۆنفرانسی پێکهاتوو لە لەندەن بەڵێنی 11 میلیارد دلار یارمەتی بۆ کاروباری مرۆڤایەتی بە سووریای لا ساڵی 2016 داوە. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. وەک ئەنجامەکانی هەڵبژاردنەبەراییەکانی سەرۆکایەتی ئەمریکا نیشانی دەدەن دەشێت بۆ هەڵبژاردننی گشتی هێلەری کلنتن و دۆناڵد ترامپ بمێننەوە. بەڵام هێشتاش دەنگدەرانی ئەمریکایی جیاوازیەکی قوڵ هەیە لە ناویاندا سەبارەت بەوەی کامیان باشترە وەک سەرۆکی داهاتووی ئەمریکا. ئەم هەڵبژاردنەبەراییانەش سەرکەوتنێکی تر بوو بۆ دۆناڵد ترامپ لە ستانەکانی فلۆریدا، نۆرت کارۆلاینا و ئیلینۆیس. پێم وایە سەرکەوتنێکی گەورە بەدەست دەهێنین و لەوەش گرنگتر دەست دەکەینەوە بە سەرکەوتن و ئەم وڵاتە دەست دەکاتەوە بە سەرکەوتن. هەر ئەم سەرکەوتنی ملیاردەر ترامپ بووە هۆکاری ئەوەی مارکۆ ڕۆبیۆ لە پێشبڕکێکان بۆ کۆشکی سپی بکشێتەوە بەڵام ئاگاهیش دەدات. ئەمریکا پێویستی بە بزوتنەوەیکی چالاکی کۆنەپارێزان هەیە بەڵام ئەوەی لەسەر بنچینەی بیرۆکەکان پێک دەهێنرێت نەک ترس و تووڕەیی و نەک نوێشکردن لەسەر شکستی خەڵک. بۆ دیموکراتەکانیش هێلەری کلنتن لە ستانەکانی فلۆریدا و نۆرت کارۆلاینا و ئۆهایۆ توانی دەنگێکی زیاتری نوێنەران بۆ خۆی ببات. ئەگەر ئێمە بە نەرمی خۆشەویستیەوە نەک بە شەڕانگێزی و توندیەوە سەر و سەودا لەگەڵ یەکدا بکەین ئەوە هیچ شتێک نامێنێت پێی نەگەین. ئەم سەرکەوتنانەی هێلەری نەبوو نەمای کشانەوەی بەرنی ساندەرس. ئەم هەڵمەتانە باش دەچن بەڕێوە چونکە گوێ لەگەلی ئەمریکا دەگرین نەک هەر تەنها ئەو دۆڵەمەندانەی بەشداری داراییان کردووە لەم هەڵمەتانەدا. ئەنجامەکانی هەڵبژاردنەبەراییەکان وها نیشان دەدەن هێلەری و ترامپ بمێننەوە بۆ هەڵبژاردنە گشتیەکەی مانگی 11 سەرۆکایەتی بەڵام چاودێر دەڵێن بۆ ترامپ ئاسان نییە تا بتوانێت کۆماریەکان یەک بخات. ئەگەر دەستەبژێری کۆمارەکان بگەنە ئەوەی دەبێتە کاندیدیان ئەوە لەگەڵیدا دەمێننەوە بەڵام پرۆسەیەکی زۆر سەختیش دەبێت بۆ کۆمارەکان. ڕایکی تریشەیە دەڵێت هێلەری کلنتن دەبێتە مایی هاوڕایی کۆماریەکان بۆ ترامپ. زۆرێک لە کۆماریەکان پشتیوانی لە ترامپ دەکەن لە خۆشەویستیان نییە پشتیوانی لێ دەکەن بەڵکو هیلەریان ناوێت لەبەر ئەوە هیلەری تەنها کەسێکە بتوانێت ئەگەر بۆ کاتێکی بێت کۆماریەکان یەک بخات. هەندێک لە دەنگدەرانیش وەک دەگوترێت دەرفەتیان هەیە تا کاتی کۆنگرەی کۆماریەکان بیر بکەنەوە. دەنگدەران کاتیان دەوێت تا بەڕاستی بیر بکەنەوە لەوەی ئایا دەیانەوێت دەنگ بە دۆناڵد ترامپ بدەن و ببێتە سەرۆک کاتێ ئەگەر وەک کاندیدی کۆماریەکان دەستنیشانکرا کە دەشێت بچێتە کۆشکی سپی. ئێستاش ژمارەیەکی زۆری ئەمریکیەکان لەمە نیگەرانن. دەنگدەریش هەن لە ترامپ و لە هەڵمەتەکەشی بێزارن. ترامپ لێبووکەکی گەورە و پیاوێکی زیرەکیش نییە. هێلەری بێ هیچ چەند و چۆنێک ڕووناکبیرە دیپلۆماتە لە پەیوەندە نێونەتەوەیەکان تێدەگات و وێنای وڵاتەکەمان ناشیرن ناکات.
هاوکاتی پێشبڕکێکان بۆ کۆشی سپی سەرۆک ئۆباما وێڕای ناڕەزایی کۆماریەکان دادوەر مێرک گاڵان دەستنیشانی کردووە بۆ ئەندامەتی دادگای باڵای ئەمریکا لە جێگای دادوەر ئەنتۆنین سکالیا کە مانگی ڕابردوو مرد. جێگرتنەوەی ئەم دادوەرە بۆ مایی مشتومڕی سیاسی کۆماریەکان و دیموکراتەکان لە کۆنگرێس و لە هەڵمەتەکانی هەڵبژاردنیشدا. ئێستاش چاودێر چاوەڕوانی وتارەکەی ڕۆژی دووشەمەی دۆناڵد ترامپن کە دەڵێ وتارێکی گەورە دەبێت و دەشڵێ ئیتر پێویست ناکە کۆماریەکان و توێژی تەنبەتەن بکەن و چیدی بەشداری ئەو توێژانە ناکات. جۆن کاسێج دەڵێت ئەگەر ترامپ بەشداری نەکە ئەوە ئەمیش نایکە، بەڵام تێد کروز داوا لە کۆماریەکان دەکات تا فشار بخەنە سەر ترامپ بۆ بەشداریکردن. دەستخۆش بەڵێن تەوقع دەکرا کە دوای ئەوەی هەڵبژاردنەکانی بەرایی لە ڕۆژی سێشەمەدا و شتەکان زیاتر ڕوون بنەوە کەچی تەنها مارکۆ ڕۆبیۆ کشایەوە. ئەمە یەکی دوای ئەوەش هەرچەند دۆناڵد ترامپ دەنگەکەی بە زۆر بەدەست دەینێ ڕێبەرانی کۆماری وەکو حەزب دژیدین ئەم ڕۆژە بەرەو چێ دەڕواتن وەکو چاودێر زۆر لێرە ینی جەختی لێ دەکەنەوە ئەوەیە دەڵێن ئەگەر بێت و هێلەری ببێتە کاندیدی دیموکراتەکان دەشێ هێلەری خۆی ببێ بە هۆکارێک بۆ ئەوەی کۆماریەکان لە پشتی دۆناڵد ترامپەوە ببن و لە هەڵبژاردننی گشتیدا دەنگی تەواوی بدەنێ ینی لێرەشدا هێلەری بۆتە خاڵی یەکخستنی کۆماریەکان. دەستخۆش بەڵێن نەورۆز نێزیک دەبە و لە هەرێما کوردستانە عێراقی خەڵک ئامادەکاریین خوا دەکەن لێ لە گۆڕا پەیامنێرامە لە سلێمانی ژیار محەممەد و راپۆرتێک ڕادگەاندیە ji بە ڕەوشە خراپ یا ئابووری gelek کەس نابپەرۆشن وەکە ساڵین بووری. ئامادەکاریەکان بۆ پێشوازیکردن لە جەژنی نەورۆز لە شاری سلێمانی دەست پێ دەکات، بەڵام کاریگەری نەرێنی قەیرانەکان بەسەر بەشێک لە خەڵکیەوە دیارە. خەڵک بە زۆر لە 100 گۆڕاوە، یعنی جاران خەڵک بە دوای گران و شتی گران بەهابەت ئێستا شتی هەرزان زیاتر سەرفە بێ و خەڵکەکەش کەمتر ینی هەڵپەی بۆکە و ڕاکە ڕاکی بۆکە. ئەو ئامادەکاریانش بۆ جەژنی نەورۆز لای کوردان چژن بێت یاخود پیاو لە کڕینی جلوبەرگی کوردیەوە لە پێش نەورۆزدا دەست پێ دەکات. جلی کوردیمان کردو هەمومان بۆ خۆم کچەکەم پیاکەم هەمووان جلی کوردیمان کردو لەبەرەوەی جلی کوردی ڕەمزێکی کوردی و جوانە. ساڵانی پێشووکە ئێمە هاتینە ناو بازاڕ دووقات سێقا دەلوانەکەیمان کە بەزەم ساڵ لەبەر نەبوونی موچە و بێمەعاشی و بێ بازاڕی هەر هاتوین ناو بازاڕی تر پیاگە قاتێک کوڕ. ئەوانەی لە ناو بازاردا دوکانی جلوبەرگی کوردیان هەیە ئەوە ناشارنەوە کە قەیرانی دارایی کاری لەسەر بازاڕی ئەوانیش کردووە. ساڵان خەڵک لە مانگی دوانزەوە ئامادەکاریە کرد. ئەم ساڵ لە مانگی لە 20 تقریبن دووەوانێ خەڵک ئامادەکاری بۆ جلوبەرە کردووە. ڕەنگە لە سا 85 ئەم ساڵ ئیشی جلی کوردی لەگەڵ ساڵانە فەرقی هەیە. بەشێک لەوانش کە تەمەنێکی زۆرتریان هەیە دەڵێن ئامادەکاری بۆ نەورۆز لە ئێستادا زۆر جیاوازە لە ڕابردوو. ئەو ساحەر لە ئەوەڵی نەورۆزەوە جارە جلی کوردیمانە کڕی و ئەمان دووری و خواردن حاضر کەوشت حاضر کە بۆ نەورۆزەکە و بەس ئەم ساڵ هێشتا هەر نەمان کتەوە بۆ کوێشەچی یەکەم بێ ناڵم بێپارەیەکە دووەم خەڵک دڵی خۆش نییە من خۆم کوڕەکەم وا لە جەبهەیە دڵم شانەکە چۆن نەتوانم بڕۆمە دەرەوە نەورۆزکەم. سەرڕای قەیران بەڵام من وەکو خۆم دوو دەزیری کوردیم کردووە و بۆ نەورۆز ئیشەڵڵا هەردوو ڕۆژەکەش بە تەمەنگ بچینە دەرەوە لەگەڵ خێزانەکانمە. قەیران کارمان تێناکە بە هیچ شێوەیەک چونکە ئێمە کوردین جەژنێکی کووردە ناکرێت لە یادی بکەین بە بۆنی شتێکی بەسیتەوە. هەندێک پێیان وایە کە کوردان هێندە بەبایەخەوە لە جەژنی خۆیان دەڕوانن کە هەرچی قەیران و نەهامەتی و کارەسات هەیە بە درێژایی مێشوو بەسەریان داهاتووە نەیتوانیوە ببێتە بربەستێکی ڕاستەقینە لە بەردەم ئامادەکاریەکان و جەژنکردنی کوردان لە نەورۆزدا. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی. دەخیل نەورۆز بە تایبەتی لە نیشتیمان ینی سروتێکی تایبەتی خۆی هەیە و وەکو ژیاریش لە راپۆرتەکەی ئاماژوی پێکرد هیچ شتێک نابێت بە تەگەرە لە بەردەم ئەوەی کە خەڵک ئەو خۆشی و کیفی خۆیان دەربڕن. ڕاستە ئەفجاه نەورۆزاتە پیرۆز بە و نەورۆزات تەماشەوانین کورد کۆنەکشن پیرۆز بە 2 ڕۆژان بەری یان 3 ڕۆژان بەری نەورۆز دەست پێ بکە. خوداحافیز. نەورۆزتان پیرۆز و هەموو کاتێکتان هەر شاد.